ئەمڕۆ گەلی کوردستان لەگەڵ سەربازەونەکانی پاسەوانی سنووردان کە لە ئەرکدان و لەم دۆخەدا سەرباری ئەرکی سەرەکی خۆیان بە گڕوتینێکی زیاترەوە بە پلانێکی تۆکمەترەوە خزمەت دەکەن. ئەوانیش هاوکار و پاڵپشتی هەموو لایەنە پەیوەندیدارەکانن بۆ ئەوەی ئەم دۆخە بە سەرکەوتووی تێپەڕێنین. هێزەکانی پاسەوانی سنوور لە سنووری سلێمانی واتە ناوچەی سلێمانی زیاتر لە 500 کیلۆمەتر واتە بە درێژایی 500 کیلۆمەتر لە ئەرکدان لە واجبدان، لە سنووری خانەقین تا سنووری قەندیل. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمانیش بەشێکی سەرەکی ئەو ئۆپراسیۆنە بوون کە پێکهێنرا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. ئەم سەربازەونانە ئێستا لە شاخ و گرد و دۆڵ و ناوچەکانی هەرێمی کوردستان لە ئەرکدان و خزمەت دەکەن. ئەرکیان چەند هێندە زیادی کردووە، بێپش و خزمەت دەکەن. ئەمڕۆ گەلی کوردستان سەربازەونەکانی پاسەوانی سنوور بەسەر دەکاتەوە. سەرەتا دەچینە لای عەمید فەخرەدین، فەرماندەی لیوای پاسەوانی سنوور لە ناوچەی سلێمانی بۆ ئەوەی زانیاری لەسەر زاری خۆیانەوە وەربگرین کە چ ئەرکێک بەڕێ دەکەن. کاک فەخرەدین بە سوپاسەوە بێتە لای مایکی گەلی کوردستان، پێمان بڵێ پاسەوانی سنوور چ ئەرکێک لەم دۆخەدا بەڕێ دەکەن و چ ئەرکێک ڕایی دەکەن وەکو ئێوە. پێشتر گفتوگۆمان کرد کە جەنابەت باسی ئەوەت کرد کە ئێوە ئەرکی خۆتانە سنوورەکان بپارێزن، بەڵام لە ئێستادا ئەرکێکی تریشتان هاتۆتە سەرشان کە بەشدارن لەم ئۆپراسیۆنەوە، بەشدارن بۆ ئەوەی کە هەمومان پێکەوە ئەم دۆخە تێپەڕێنین. ئەرکی پاسەوانی سنوور لە ئێستادا چییە کە وەکو سەربازی ون خزمەت دەکەن و لە پێشتریشتا خزمەتی بەرچاوتان کردووە؟ مەسەرەتا بە خێراتنێکی زۆر گەرمی جەنابەت و برادرە بەڕێزەکانت و سوپاسی کەناڵی گەلی کوردستانەکەین کە ئێمەی بەسەر کردەوە لەم ڕۆژەدا. ئەوەی ڕاستی بێمە وەکو ئەفسەر و پاسەوانانی لیوای سێی سنوور کە ئەرکمان پاراستنی سنووری سلێمانیە کە لە ناحیەی داقوق دەست پێکا تا گوندی پشداشان کە درێژی سنوورەکەمان 528 کیلۆمەترە. ئێمە پێش ئەم بەڵایەش کاتووە بەسەر هەموو گەلانی جیهانەوە بە تایبەتی گەلەکەمانە ئەرکمانەر پاراستنی سنوورەکان بووە لە هەموو کارێکی نایاسایی، بەڵام کە ئەم نەخۆشیە بڵاو بوویەوە ئێمە لەلایەن مەرجعی خۆمانەوە کە ڕاستە خۆ ئێمە لە ڕێگەی فەرماندەیی پاسەوانی سنوورەوە سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقین و ڕێنمایی و تەوجیهاتیان بۆ ناردین کە سنوورەکان باشتر بەهێزکەین و ڕێگە بگرین لە هەموو کارێکی نایاسایی. یەکسەر هێزەکانمان ئاگادار کردەوە و هەمومان خستنە ئامادە باشیەوە وەجگەل لەمەش لە هەرێمی کوردستانیشا بەڕێز کاقوبات لە 23 شوباتا هات بۆ دیوانی پارێزگای سلێمانی، لەوێ کۆبوونەوەیەکی کرد و ژووری ئۆپەراسیۆنی دروست کرد و ئێمەش وەکو پاسەوانی سنوور بەشدار بووین لە ئۆپەراسیۆنەکەەوە، ئەندامێکی ئۆپەراسیۆنەکە بووین و بەشداریمان کرد لە کۆبوونەوەکە و هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی، تەندروستی، ئاسایش، پۆلیس، زراعە، منفەزەکان هەمویان ئامادە بوون لە کۆبوونەوەکە و بەڕێز کاقوبات خەتەری ئەم نەخۆشیەی باس کرد بۆمان و داوای لێکردین کە ئامادە باشی تەواو بکەین و دکتۆر سەباحیش زۆر بە وردی باسی خەتەری نەخۆشیەکەی کرد و لەوەوە ئێمەیان بە باشی ئاگادار کردەوە وتیان ئێمە هەموو هاوکاریەکتانەکەین کە هەر کەسە بە پێی واجبی خۆی ئاسایش، پۆلیس، ئێمەش لە سنوورەکانە ئەوەی ڕاستی بێ ئەرکێکی زۆر قرس کەوتووەتە سەر ئێمە وەکو پاسەوانی سنوور لەبەرەوەی ئەم ڤایرۆسە یەکەم جار لە ئێرانەوە لە ڕێگەی سنوورەوە هاتووەتە ناو خاکی کوێرێم. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و لەگەڵ بڕیارەکانی ڕاگررتنی هەموو جوڵەیەک لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران، ئێوە ئەرکتان زیادی کرد بە پێی ناوچە ئەوەندەی کە زانیاری هەیە، بە پێی تایبەتمەندی فەوجەکان کادابەشتان کردو لەسەر ئاستی گەرمیان، هەڵەبجە، قەڵاتزێ، پێنجوێن، چوارتە، سلێمانی. ئێستا ئەرکتان چەند هێندە زیای کردووە؟ ئێمەوەی ڕاستی بێ پێشتریژە ئەرکمان قرس بووە، بەڵام ئێستا ئەرکەکەمان گرانتر و قرستر بووە لەبەرەوەی پێشتر تەنها لە بنکەکانی خۆمان نابووین، پاسەوانمان نەبوو، کەمین و دەوریاتمان نەبوو. بە پێ ئەو 5 فەوجەی کە جەنابەت باسی کرد، فەوجی یەکمان لە گەرمیان و هەڵەبجە و
پێنجوێن و چوارتا و قەڵاتزەیە بە درێژایی سنوورەکەیمە و بنکانەمان نەبووە بەردەوام لە بنکەکانە پاسەوانی هەبوو کەمین و دەوریا دەبوو بەس جگە لەمەش ئێمە لە ڕێگەی پارێزگارە بەڕێزەکانەوە بە تایبەتی پارێزگاری سلێمانی پارێزگاری هەڵەبجە ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین هاوکاریەکی باشیان کردین لە دابینکردنی کابینە دابینکردنی خێمە شۆڤڵ و بلدۆزەریان خستە خزمەتمان بۆەوەی چەندین بنکەی تر بکەینەوە بەهۆی ئەوەوە ئەرکەکانمان چەند قات زیادی کرد و بنکەکانمان زیاد کردووە کەمین و دەوریاتمان زیاد کردووە و ئەو بەڕێزانەی کە ناوم برد هاوکاریەکی باشیان کردوین ئێمە لەو کاتەوە ئەرکەکانمان چەند بەرامبەر زیادی کردووە وە شەو و ڕۆژ بوونەتە پاسەوان لە سنوورەکانە بۆ ڕێگریکردن لە هەموو کاڵایەکی قاچاق لە هەموو کەسێکی نایاسایی کە بێوێ لە ئێرانەوە بێتە خاکی هەرێمەوە یا لە هەرێمەوە بچێتە ناو خاکی ئێرانەوە بەو جۆرە بە تەواوی ئەرکەکەمان قورستر بووە و کۆنتترۆلی تەواوی سنوورەکانمان کردووە هەر بەو هۆیەوە ڕۆژانە چەندین خەڵکی نایاسایی چ قاچاقچی چی خەڵکی ئەوانەی لە عێراقەوە چوونەتە ئێران و یانەوێ بگەڕێنەوە ئێمە زۆربەیانمان گرتووە تەسلیم بە قانونمان کردووە بەشێکیشیان کە گومان لێکراو بن چەندین کەس کە ئێرانی بە مەبەستی قاچاقچی ئەوانە بێن بۆی کۆنتترۆلکردنی سنوورەکەەوە ئەگەڕێنەوە و نایەنە ناو خاکی هەرێمەوە فەخرەدین ئێوە بەپێی ئەو ڕێنمایی و بڕیارانەی کە حکوومەتی هەرێم و وەزارەتی ناوخۆ دەری کردووە ڕێگە بە هیچ کەسێک نەدراوە هیچ جوڵەیەک بکواتە چاوپۆشی لە هیچ کەسێک نەکراوە و ئێوە ئەرکەکانتان جێبەجێ کردووە بەڵێ ئێمە هەردوای دانیشتنەکەی کاقوبات لە تقریب هەژدەی سێژ بوو بەڕێز وەزیری ناوخۆی هەرێمیش هات بە هەمان شێوە هەمان کۆبوونەوەی کرد ئەویش تاکیدی کردەوە لە پاراستنی سنوورەکان و ئێمە ئەو هەموو ڕێنمایانە چی مەرجای خۆمان وەکو بەغداد چی حکوومەتی هەرێم هەمووی بووەتە هۆی ئەوەی کە تەشجیعکەرێکمان بێ ئێمە بە شێوەیەکی زۆر باش سنوورەکانمان ێستا کۆنتترۆل کردووە هەموو جۆرە هاتوچۆیەکی یاسایی هەموو کەلوپەلێکی قاچاق کە بێوێ ئێمە کارمان بە مەرزە ڕسمیەکانەوە نییە تەنها کارمان بە ئەمدی وەودی مەرزەکانە سنوورەکان بە شێوەیەکی گشتی لە قۆرەتوو تا پشداشان باشی ئەتوانم بڵێم لە سەدا 90 ئێمە کۆنتترۆلمان کردووە ڕێگە نادەین هیچ جۆرە جموجوڵێگە بێ ئەو کەسانێک کە هەڵگری ئەو ڤایرۆسن نایڵین بێنە ناو خاکێرێمەوە لێرە بڵاوی بکەنەوە دەسەکانتان خۆشماندوو نەبن کەواتە کاک فەخریدین جەناب دۆکو فەرماندەی پاسەوانی سنووری ناوچەی سلێمانی چی بە ئەفسەر و ئەو کارمەندە ئازیزانەی هێزەکەت دەڵێکە چەند بەرامبەر ئەرکیان زیاد بوو سەرباری مەترسی ژیانیان سەرباریەوەی کە دۆخەکە دۆخێکی نەخوازراو بوو هەمووان لە ماڵەکاندا بوون بۆ ئەوی کە ئێوە بمان پارێزن و مادووبوونی ئێوە و هەموو ئازیزانی دیکە چی بم ئازیزانە دەڵێ کە ئێستا لە ئەرکان کە بە داوای لێبوردنەوە ئێمە ناتوانین هەمویان بەسەرکەینەوە ئەمە نمونەیەکە بۆی کە ئێمە بتوانین باسی ڕۆڵی ئێوە بکەین چی بە کارمەندەکانتان و بە ئەفسەرەکانتان دەڵێن کە خزمەت دەکەن بێ مەترسی سەرژانە من لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە سوپاسی یەک بە یەکی هەموو ئەفسەر و پاسەوانەکانی لیوای سێ سنوورەکەم وەسپاسی هەموو هێزە ئەمنیەکانەکەم وەسپاسی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بەگشتی ئەەکەم کە ئیلتیزامێکی تەواویان هەبوو بە ڕێنمایەکانی تەندروستیەوە هەتا ئەمڕۆژ و من لێرەوە سوپاسی یەکە بە یەکەیانەکەم لەبەرەوەی ئەرکێکی زۆر قورسیان لەسەرشانە باوەڕ بکە ئێستا لە منتیقەی شوێنی وامان هەیە تا ئێستش نیومەتر بەفر لە ئەرزایە ڕاست ئێستا جەوەکە گۆڕاوە بەڵام منتیقەی قەندیل و قڵازێت تا ئێستش ئەو شوێنانێک کە پاسەوانەکانمان پاسەوانی لەکەن نیومەتر بەفر لە ئەرزایە سوپاسی ماندووبوونیانەکەم دەستیان نەکوژم و ئومێدەوارم بەردەوام بن لە واجباتی خۆیان ئەرکەکانی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن ڕێنمایەکانی سەروی خۆیان جێبەجێ بکەن ڕێگری تەواو بکەن لەبەرەوەی ئەمە ڤایرۆسێکە تەسیری بۆ سەر تاکی کۆمەڵەیە تەکسیری بۆ سەر مناڵەکانیانەیە بۆ سەر خۆیانەیە بۆ سەر هەموو گەلی عێراق گەلانی عێراق گەلی کوردستانەیە داواکارم بە باشی و لە ئێستش باشتر کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و تا کۆتایی بەم بەڵایەژێت و دڵنیان خەڵکی کوردستان خەڵکی عێراق خەڵکی جیهان بە هەموو شێوەکانەوە دۆخ ئاساییە بێتەوە و ئەمەش ئەپەڕێن و سەرکەوتوو نەبێن بەدەستیا بەڵام خۆپاراستن هەموو چارەسەرێکە بۆ ئەمە یاخوا ماندوو نەبن ئێمە بە ناوی گەلی کوردستانەوە دەستخۆشی بۆ هەر هەمووتان سوپاس بۆ هەموو ئازیزانەی وەکو وتمان کە ئێستا لە ناوچە دوورەکانن لە ناوچە سەختەکانن لەبەر سەرما و لەبەر گەرما لە ئەرکدان و خزمەت دەکەن و ئەرکیان چەند بەرامبەر زیای کردووە ماندوو نەبن دەستان خۆش خۆ ئاگای لێتان بێت جەناب دەتوانی بڵێ ئەوەی کە بینیتان تیشی خستنە سەر ڕۆڵی سەربازەونەکانی لیوای سێی پاسەوانی سنوور بوو لە ناوچەی سلێمانی کە لە ئەرکدان و ئەرکیان لەم دۆخەدا چەند هێندە زیادی کردووە
ئێستا بە درێژایی ناوچەکان ناوچەی گەرمیان تا سنووری قەندیل لە ئەرکدان و لە خزمەتدان و ئەرکیان چەند هێندە زیای کردەوە بۆ ئەوەی کە ئەوانیش پاڵپشت و هاوکاری هەموو دامەزراوە ئەمنیەکان هێزە ئەمنیەکان دامەزراوەی تەندروستی و لایەنە ئیدارەکان بن بۆ ئەوەی هەمووان پێکەوە بتوانین بەسەر ئەم دۆخەدا زاڵ ببین. سوپاس بۆ ئێوە کە ماندوو بوون لەگەڵمانە، سوپاس بۆ هەموو ئازیزانەی دیکەش کە لە پاسەوانی سنوور ئێستا لە ئەرکدان وەکوتم ئێمە ناتوانین بەسەریان بکەینەوە. ماندوو نەبن و دەستان خۆش بێ و خۆ ئاگای لێتان بێ. سڵاو لە ئێوەی ئازیزیش، ماندوو نەبن، دەستان خۆش کە لەم دۆخەدا ئێوەش هاوکار بوون و ئەرکی سەرشانتان زیاتر بوو وەکو سەربازی ون خزمەت دەکەن. ماندوو نەبن. قوربان جەناب دۆکو پاسەوانێکی سنوور لە ئەرکدان خزمەت دەکەن. چیت هەیە لێرەوە بیڵێ؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ ڕێخستنی ئەم بەرنمەیە و بۆ خستنە بەرچاوی ئەرک و ماندووبوونی هێزەکانی ئێمە وەکو پاسەوانی سنوور کە خەڵک بزانێ ئێمە شەو ڕۆژمان خسۆتە سەر یەک بۆ خزمەتکردنی هاونیشتمانیانی خۆمان عێراق بە گشتی پاراستنی سنوورەکان. هێزی ئێمە هێزی پاسەوانی سنوور جاران لەوانەیە ئەرکێکمان هەبوو بێت کە ڕێگریکردن بووە لە هەموو جموجوڵێکی نایاسایی لە غێری مەرزە ڕسمیەکان. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە ئەرکەکەمان چەند هێدە زیادی کردووە. شەو ڕۆژمان خسۆتە سەر یەک بۆ پاراستنی سنوورەکان بۆ ڕێگریکردن لە هەموو جۆرە هاتوچۆیەک کە نایاسایی بێت لە دەرەوەی ڕێنمایی تەندروستی بێت. بە خۆشحاڵیەوە سوپاس بۆ هەموو ئەو برایانەمان کە لە هێزی پاسەوانی سنوور لیوای سێ کە بێ گوێدانە ماندوو بوون، بێ گوێدانە ئەوەی کە دانە بەزیون و بە بەردەوامی لە واجب بوو لە ئەرکا ماونەتەوە دوور لە ماڵ و مناڵ لە کەس و کار نەترساوین لەوەی کە گیانی خۆمان خسۆتە مەترسی، بەڵام بۆ پاراستنی هاونیشتمانیان و وڵاتەکەی خۆمان کە ئەوە لای ئێمە ئەرکێکە لە هەموو شتێک پیرۆستر و گرنگتر. یاخوا ماندوو نەبن، دەستی تۆ و هەموو ئەو ئازیزانە خۆش بێ کە ئێستا لە ئەرکدان وە خزمەتی هەموو لایەک دەکەن. دەستان خۆش بێ و ماندوو نەبن و تەندروست بن هەموو لایەکتان. سپاس بۆ جەنابتان. هێزەکانی پاسەوانی سنوور بە درێژایی بەدایەکی زۆر لە ئەرک و لە خزمەتدان. ئێمە بە داوای لێبوورنەوە تەنها کاتێک کە ئازیزێک وەردەگرین ئەمە ستایش و نرخاندنی ڕۆڵی هەموو ئەو ئازیزانەی دیکەیە کە خزمەت دەکەن و ئێستا چاوی کامێرای گەلی کوردستانیان لێ دوورە. بەڵام ئێمە کاتێک کە ئەم ئازیزە وەردەگرین یاخود ڕۆڵی ئەم ئازیزە دەردەخەین وەکو سەربازیون دەرخستنی ڕۆڵی هەموو ئەو ئازیزانەی دیکەیە لە پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان کە خزمەت دەکەن و بێگوێدانە مەترسی ژیانیان سەرما گەرما کار دەکەن. تۆکو سەربازێکی پاسەوانی سنوور چیت هەیە لێرە پێمان بڵێ کە بێگوێدانە مەترسیەکانی ژیانی خۆتان کار دەکەن و خزمەت دەکەن و ڕێنمایە تەندروستی و ئیدارەکان جێبەجێ دەکەن. پێشەکی بە خێراتی کەناڵەکەتان هەموو کەناڵی گەلی کوردستان، من مفۆزی هەست شیروان میران عەزیز وەکو کارمەندێکی لیوای سێی پاسەوانی سنوور بێ گوێدانەدان بە ژیانی خۆمان، بێ ئەوەی کە هیچ کەسێک ماندوو بێت لە ژیاندا، بە هەڵساوین بە ئەرکەکەمان وەکو پاراستنی تەندروستی هاوڵاتیان. ئێمە گوێمان نەداوتە ژیانی خۆمان لەبەر ئەوەی ژیانی هاوڵاتیانەکەماندا گرنگ و زەرورتر بووە. بۆیە هەڵساوین بە پاراستنی هێڵە سنووریەکان بۆ ئەوەی کە هیچ کەسێک بە نایاسایی بە قاچاق لە هێڵە سنووریەکان داخلی نێتە ناو هەرێمەکەمانەوە بۆ ئەوەی لەم ڤایرۆسە دوورکەوینەوە. بۆیە من وەکو خۆم سوپاس و پێزانینی هەموو کارمەندان و ئەفسەرانی لیوای سێی پاسەوانی سنووری سلێمانیەکەم لە هێڵی حدودەکانمان سنوورەکانمان بە درێژایی 528 کیلۆمەتر زۆر سپاسیانەکەم بە هەر هەمویان دەستی ماندویان دەوشم. هەر هەموو بێ ئەوەی کە گوێ بدەنە ژیانی خۆیان هەڵساون بە ئەرکەکانیان بۆ پاراستنی هاوڵاتیان. بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە ئێمە خۆمان خستۆتە ئەو مەترسیەوە ئەوان دوورکەونەوە لە ڤایرۆسە و لە ماڵەکانیان بمێنەوە پابندبوونی ڕێنمایەکانی تەندروستی. دەستی ئێوەش خۆش تەندروست بن و خۆ ئاگای لێتان بێ.
نمونەتان زۆر بێ ئێوە سەربازی ونن خزمەت دەکەن لەگەڵ هەموو لایەنەکانە خەمی ئەوەتانەکە هەرێمەکەمان بپارێزن و ئاسایشی تەندروستی ئێمە بپارێزن ماندوو نەبن هاوڕێیان دەستان خۆش ئێمەش کەمێک ئەرکمان خستە سەر شانتان بەڵام ئێمە وەکو گەلی کوردستان مەبەستمان بوو کەمێک لە ماندووبوونی ئێوە لە ڕێگای گەلی کوردستانەوە کە وەکو سەربازی ون خزمەت دەکەن بخەینە ڕوو خۆ ئاگای لێتان بێ و دەستان خۆش. هێزەکانی پاسەوانی سنووریش ئەو سەربازە ونانن کە لە خزمەتدان و ئەرکەکانیان چەند هێندە لەم قۆناغە سەختەدا زیادی کردووە بۆ ئەوەی کە پێکەوە لەگەڵ هەموواندا هاوکار بن بۆ ئەوەی کە یەک ئامانج بەدی بێنن ئەویش ئامانجی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پاراستنی تەندروستی هەموو لایەکە بە هیوای تەندروستی و پابەندبوونی زیاترمان بە ڕێنمایی و ڕێکارە ئیداری و ئەمنیەکانەوە.